بەناشکری نەبێ بەهۆی ئەم حکوومەتەوە دەوام نەماوە ئەگینا مامۆسایەتیش خۆشە لەگەڵ تعامل لەگەڵ تەلەبەیان خۆشە بەڵام بەهۆی بایکوتوانەوە زۆر دابڕاوین. کاگۆکان سڵاوە لێبێ بەرهەمی نوێ چی بەدەستوێ بەنیازی چیت؟ سڵاو لە ئێوەش بەخێربێن سەر چاوم وەڵاهی بەرهەمی نوێ دوو گۆرانیم حازرە بەرهەمێکیان ئاوازی مامۆستا عەدنانە پێیداوم وەکو تۆمارکردن تۆمارم کردو حازرە بۆ کلیپ و بەرهەمێکی تران بەرهەمێکی هەورامی ئەویژەر حازرە بۆ کلیپ و ئەمە شتێکی شادیش بکەم بۆ جەژنی ڕەمەزان ئیتر ئەبەو شێوەیە. ئەوەی عەدنان کەریم کامەیە چی باسی چیەکە ستایلێکە؟ وەڵی هەر تەقریبەن ستایلی گۆرانەکانی خۆیەتی شعری مامۆستا خالید مەجید فەرەجە ئیشێکی جوانە من خۆم زۆر ئیشەکەم خۆشەوی بە حکمەوەی کە من گوێگرێکی مامۆستا عەدنانم و ئێستا و ئاوازیاوە بە من ئیشەکەم زۆر خۆشەوی بۆ هیوای خەڵکیش بەدڵیان بێت. لەسەر ستایلەکانی عەدنانکەری خۆیەتی؟ بێگومان. ئەوەی گۆرانی شادەکە ئەمەیان چی ئەبێت چێ بە ئەنجامێکگەیەنێ؟ وەڵاهی ئەوەیان ئەبێ شتێکی فۆکلۆر هەڵبژێرم شتێک کە هەم کۆن بێەوە هەم زۆریش نەوترابێت هەروەکو چرای نمرەویست بێخینەوە ناو خەڵک بە هەمان شێوە. تەقێتەوە وەڵاهی تر تەقینەوەوانە نازانەوە خەڵک قەرارەیەتر گرنگەوەی گوێمان بۆ بگرن کەم تا زۆر. وەکو بابەتی لایڤ میوزیک وەکو کۆنسێرت ئەم بابەتانە وەڵاهی لایڤ میوزیکەوە هەر بەردەوامم هەفتانە چەند شەوێک لایڤمان هەیە وەکو کۆنسێرتی ژەمێ ئەو ئیشانەی خۆم تەواو کەم ئینجا کۆنسێردانێن بۆی بەشێکی کۆنسێرتەکە گۆرانی خۆم بنەم جار. بەنیازنی دەستکای ستایلکەیت؟ نانا بە هیچ شێوەیەک هەر کوردی هەر کوردی. وەکو مامۆستایەتێکە چۆن لەگەڵ تەلەبەکانتە؟ وەڵاهی مامۆسایەتی خۆ بەناشکری نەبێ بەهۆی ئەم حکوومەتەوە دەوام نەماوە ئەگینا مامۆسایەتیش خۆشە لەگەڵ تعامل لەگەڵ تەلەبەیان خۆشە بەڵام بەهۆی بایکوتوانەوە زۆر دابڕاوین. بایکۆتەکە کاری تو یاسان کردووە؟ وەڵاهی بایکۆتیش نەبێ ڕێ لە من ناگرێت و من پێم خۆشە هەموو مانگێک موچە لە کاتی خۆیان بێت ڕەنگە من پێویستم بەو موچەیە نەبێ ڕەنگە تۆ پێویستێ بەو موچەیە نەبێ بەڵام کۆمەڵی خێزانی زۆر بە موچەژین من حەزەکەم موچە لە کاتی خۆیان بێت دەوام ڕێک و پێک بێت جددی بێت ژیان بەو شتانەوە خۆشە. باسی ئەوە کەوتێ گۆرانیەکەم بۆ جەژنی ڕەمەزانە ئەی بۆ نەورۆزی چێ نابێ؟ نا نەوەڵات نەورۆ سەر ئەو نەشی نەماوە هەر فریاژ ناکەوم بەخۆ گە بمێ شتێکیش حازرکەم. واتە جەژنی ڕەمەزان ئێمە هەڵەپاڕیمە گۆرانەکەی تۆ؟ وەڵاهی وا قەرارە ئیتر خۆ ڕەنگە جێبەجێش نەکرێت.